ئەزیزان و خۆشەویستانی نارتی بەینتان باش مستەدەش غەفورم ئەمڕۆ لە بڕگەی کینەی هۆشایی تەندروستیدا لە نەخۆشخانەی شارەوە لەگەڵتانم کە لە ناو خەڵکیدا بە خەستەخانەی 400 قەروێڵەکە ناوبانکی هەیە. با بزانین ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەشی هاوڵاتیانی دەکەن لەم خەستەخانەدا چین و ئایا ئەو جۆرە نەشتەرگەریانە چین کە لەم نەخۆشخانەیەدا دەکرێت و بەشەکانی چین. جیاوازی ئەم نەخۆشخانەیە کە بە نەخۆشخانەی شار و 400 قەروێڵەی ناسراوە لە ناو خەڵکیە لەگەڵ شوێنەکانی کە جیاوازی چییە؟ بۆ باسکردن لەسەر ئەم بابەتە ئەم نەخۆشخانەیەش فەرمو لەگەڵ مناوەرن با بزانین لە ژوورەوە چی دەگوزارێت. ئەزیزان و خۆشەویستانی نارتی ئێسش لەگەڵ دکتۆر فەریدون بەڕێبەری نەخۆشخانەی شاردا گفتوگۆ دەکەین. فەرمو لەگەڵمان بن. کاک دکتۆرم کاتت باش؟ سپاس. کاک دکتۆر ئەدەمێت بلەوە پرسیارکەم خەستەخانەی شار چه خزمەتگوزارێک پێشکەش بە خەڵکیەکە لە شاری سلێمانی؟ وای اینجا ڕاستیەکە خەستەخانەی شار هەموو خزمەتگوزاریەکانی هەیە تا ئێستاش ینی با نەکەوێنەوەی باسی ئێستا بۆ بکەم ینی ئێستا خۆ دەزانی وەزعێکی وا خوڵقاوە لە شاری سلێمانیەکەوە خزمەتگوزاری هەموو فەرمانگەکان کەم بۆتەوە ئەوەی کە ماوە بەشێکی زۆری ئەو فەرمانگانێکی شەکەنی شێک لەوانە فەرمانگە تەندروستیەکانن. خەستەخانەی شاری شێکێکە لەو دەستگا تەندروستیانی کەوا تا ئێستا توانیوێتی خزمەتەکانی بەردەوام بێ. توانین بڵین وەکو جاران نییە بەهۆی ئەو حاڵەتی کەوا ئێستا خوڵقاوە لە نەبوونی با بڵین موچە و یا دواکەوتنێکی زۆری موچە چەند مانگە و لەوەیە کەوا بەشێکی زۆر لە کارمەندان بەشێکی زۆر لە دکتۆرەکان ناتوانن وەکو پێویست ئەرکەکانیان جێبەجێ بکەن لەبەر نەبوونی موچە و دواکەوتنی موچە. بەڵام لەگەڵەوەشە توانیویانە کەوا بەردەوامی بە خزمەتگوزاریەکان بن ئیشەکان بە بەردەوامی ڕوا تا ئێستا ئەمە لەگەڵەوە گەرسەیریکەین زۆربەی بەشێکی زۆر لە فەرمانگەکانی سلێمانی بەشێکی زۆر لە چینەکانی تر هەموو بایکۆتی داوامیان کردو. ئێستا تەنانەت دەرگای قوتابخانەکان داخراوە بەڵام دەرگای خەستەخانەکان دانەخراوە. خەستەخانەی شاریش هەتا ئێستا هەموو ئەو خزمەتگوزاریانی کە جاران هەبوو ئێستش ناڵم بە هەمان ڕیتم و شێوە بەڵام ئێستش هەمان خزمەتگوزاری پێشکەشەکرێت لە بواری هەناویە لە بواری با بڵین نەشتەرگەریە لە بواری نەشتەرگەری گشتی لە بواری نەشتەرگەری شکاوی لە بوارەکانی ترا لە بواری شتنەوەی گورچیلە یاخود دەیلەزایە غەسلی گورچیلە یاخود لە بوارەکانی تری بۆ نمونە بەشی چاودێریەکەی یاخود بەشی پشکنین و تاقیگە و هەروەها بەشێکی گەورەی OPD یعنی ڕایشکاری بەیانیان کە نەخۆش بینن ئەوانە تا ئێستا وەکو خۆی دەوامەکرێ. ڕاستە بە هەمان ڕێتم و شێوە نییە ڕەن بێ بە هەمان خزمەتگوزاریش نەبێ بەڵام هەموو خزمەتگوزاریەکان هەتا ئەم کاتی کە ئێستا قسەیتیاکەن کە خۆی ماوە و هەموو خزمەتگوزاریەکان پێشکەشەکرێ. بەڵێ کاک دکتۆر خەستەخانەی شار بۆ ناوبانگەڵ ناو خەڵکیە خەستەخانەی 400 قەروێڵەی لە چەند بەش پێکیێت بەشەکانی چین ئەگەر پێمان بڵێت لە چەند بەش پێکیێت لە ناو خەستەخانە؟ خۆی ئەو ناوە ئێستا کۆن بوو خەڵک بیری نەماوە ئێستا بە خەڵک بیری خەستەخانەی شاریە. خەستەخانەی شار هەموو بەشەکانی دیایانی نزیکەی لە 15 بەش پێگیە کە زۆربەی زۆری بەشەکانی نەخۆشخانەکانی تر لە خۆیە گریانی ئەمەکو با بڵین زۆربەی نەخۆشخانەکانە بە بچووکراوەی سپێشەڵ نیە ینی شتێکی تایبەتمەندی تایبێت لە چاو تایبەتمەندیەکەی ئەوەیە مەسەلەن بەعزێ ئێستا لەم کاتانەی ئێستا نەشتەرگەری چاندنی گورچی لە بەس لێرە ئاکرێت لە خەستەخانەی شارەکرێت. مەسەلەن هەندێک حاڵەتی تر هەیە مەسەلا بازێ فحوساتی تر هەیە تا ئەم بینە هەر لە نەخۆشخانەی شارەکرێت. ئەو کەسانی ئەو مناڵانەی کە MRIیان مەسەلەن پشکنینێکی تایبەتی مێشکیان بۆ کرێ بەز لە نەخۆشخانەی شارەکرێت بەڵێ تایبەتمەندێتی هەیە. بەڵام ئەمە هەر تەواوکەری ئەو خزمەتگوزاریانەیە کە لە نەخۆشخانەکانی تری سلێمانیە ئەکرێ بەڵام وکوتم نەخۆشخانەی شار کۆکراوەیەتی. ئێمە نەخۆشخانێکمان هەیە تایبەتە بە هەنایەوە لێرە بەشێکی تایبەتمان هەیە بە هەنایەوە بەشێکی تایبەتمان هەیە بە نەشتەرگەری و بەشێکی تایبەتمان هەیە بە نەشتەرگەری شکاویەوە بەشێکی تایبەتمان هەیە بۆ نمونە چارەسەری سروشتیەوە بەشێکی تایبەتیمان هەیە. یعنی ئەمانە جیاکراوان بێژگەلەوە کەوا ئێمە بەشێکی ڕایشکاری جیامان هەیە لە نەخۆشخانەکە ئەمانە. بەڵام ئەمانە هەمووی بەیەکەوە تەواوکەری ئیشی نەخۆشخانەکانی ترە بەس تایبەتمەندێکی شیوانیە بڵین ئەمە هەندێک جار هەیە تایبەتمەندێتی. بڵێ جۆری نەشتەرگەریەکان چین لەم
نەخۆشخانەیەدا دەکرێت. هەموو جۆرە نەشتەرگاریەکان لێرە ئەکرێنی نەشتەرگەری زۆر بچووک هەتا نەشتەرگەری زۆر گەورە هەموو نەشتەرگەریەکانی کە تۆ لە خەیاڵ تابێەوە کرێت ئیلا نەشتەرگەریەکانی کە تایبەت بێ بە مێشک و دەمارەوە چووکەوان یاخود چاوکە ئەوان نەخۆشخانەی تایبەتیان هێنا نەخۆشخانەی شەیداسۆ ئەوان نەخۆشخانەیەکی تایبەتن بە ئەو نەخۆشانی کەوا چاو یعنی ئەو کەسانی کەوا نەخۆشی چاویان هەیە و نەشتەرگەری چاو لێکرێەوە ئەو نەخۆشانی کەوا پێویستیان بە نەشتەرگەری مێشک و دەمار ئەوانە لێرە ناکرێت بەڵام نەشتەرگەریەکانی تر وەکوتم چاندنی گورچی لە بەز لێرە کرێ هەندێک نەخۆشی هەندێک نەشتەرگەری زۆر گەورەی کەوا پەیوەندی هەیە بە هەرسوجگەرەوە ئێمە بەشێکی تایبەتیمان هەیە و هۆڵی نەشتەرگەری تایبەتیمان هەیە بە هەر سوجگەر کە ئەوە لێرە کرێەوە ئەو دکتۆرانە و کوتیم جاری وایە لێرە هەندێک لەو حاڵەتانەکەن ئەو نەشتەرگەریانی کەوا نەشتەرگەریەکانی تر هەمووی کە لە نەخۆشخانەکانی ترەکرێوەکو نەشتەرگەری بۆ نمونە ئیتر هەر شوێنێکی لەش بێ غوت دەبێ ئایا سنگ بێ ئایا سک بێ ئەوانی تر بێەوە نەشتەرگەریانی کەوا پەیوەندیان هەیە بە ئێسکەوە گۆڕینی جومگە ئەوانە هەمووی لەم ئامارێکی وان لەبەر دەسایەکە دکتۆر پێمان بڵێ چەند جۆر ئەو جۆرانەی نەشتەرگەری کە کراون چەندێکن ینی ئامارەکە ئێمە لە ڕاستیەکە نەشتەرگەری هەتاکو ئەم کاتی کە ئەم قەیرانەی داراییە کە لەم کۆتاییە زۆر تەنگی پێ هەڵچنی وینێستا و هەموو کەس ینی ئەیزانێ پێویست ناکات ڕوونیکەینەوە ڕۆژانە لەم نەخۆشخانەیە 30 بۆ 40 نەشتەرگەریە کرا بە نەشتەرگەری بچووک و گەورەوە بەڵام ئێستا تەمانە و ڕێژەیە تۆزی دابەزیەوە بەهۆی ئەو حاڵەتی ئێستاوە بەڵام هەموو ڕۆژێک ئێمە لە ڕۆژەکانی هەفتە لە هەموو هەفتەیەک 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژ هەموو ڕۆژێک نزیکەی 30 بۆ 40 نەشتەرگەریە کرا. بەڵێ کاکتۆر ڕێنمایتان چیە بۆ هاوڵاتیانی کە سەرداینتانەکەن بۆ نمونە لە ڕووی هۆشایی تەندروستیوە چیان پێڵێن؟ وەڵاهی لە ڕاستیەکە یەکێک لە کێشەی هاوڵاتیان ئەوەیە ئێستا لە ڕاست ینی بۆ هەموو شتێک ڕۆکەنە خەستەخانە گەورەکان خۆی دەستگا تەندروستیەکان دابش کراون لە سلێمانیا و لە هەموو شارەکانی دنیا شاوایە ئێمە لە زۆربەی گەڕەکەەکانی سلێمانیا بنکەی تەندروستی یا خود مەڵبەندی تەندروستی زۆر باشمان هەیە ئەو مەڵبەندی تەندروستی بنکە تەندروستیانە لەلایەن کارمەند و دکتۆری باشەوە بەڕێوە برن هەمان ئەو دکتۆرە یاخود هەمان ئەو کارمەندێکە لە نەخۆشخانەکانە لەوێش هەیە لە ڕاستەکە پێویست ناکە هەموو کەسێ بۆ هەموو نەخۆشیە ڕووکاتە خەستخانە گەورەکانی یەکێک لەوانەش نەخۆشخانەی شار بەڵکو پێویست وایە هەموو کەسێ لە گەڕەکەی خۆی لەو شوێنێک کەتیایەتی لە مەڵبەندی تەندروستیەکەی خۆی چونکە زۆربەی نەخۆشانە لەوێ چارەسەرە کرێیان ئێمە فلتەرێکی باشە ئەوەی کە مناڵەکەی ناڕەحەتیی هەیە تووشی ئەمپەتایە بووە تووشی هەوکردنیی ئاسانە بێ یاخۆ تووشی نەخۆشیی ئاسانە بێ یاخۆ تووشی نەخۆشیی هەر لە بەشەکانی لەش بێ ئەمانە لە زۆربەی ئەو مەڵبەند و بنکە تەندروستیانە ئەتوانێت چارەسەری بۆ بکرێت ئەتوانێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە و زۆربەی ئەو پشکنیانیشی کە هەیە بەڕاستێکی لەو شوێنانە هەیە بەڵام کە ئەم خەڵکە هەر هەمووی ڕوویکردە خەستەخانە گەورەکان ڕوویکردە نەخۆشخانەی شار ڕوویکردە نەخۆشخانەی بڵین هەناوی گشتی ڕوویکردە فریاکەوتن ئەمە واکە ئەم دوو جار ئێمە ئەو دەرمان و پێداویستی و ئەو هیلاکیە دوو جار بێ لە باتی و یەکجار بێ ینی ئەو کەسە جاروایچێ بۆ مرکزەکەی خۆی یەکسەر سەردانی و شوێنانشگا یاخود ئەمە واکە قەرباڵغێکی زۆر بکرێتەوە شوێنە بە خۆڕایی ئەم بنکانە بۆ دانراون خزمەتی خەڵکەکە لە کاتی خۆیە ئەگەر یەکێک پێویستی پێ بۆ ڕەن بێ ئەو کارمەندە ئەو دکتۆری ئەو شوێنە بتوانێت خۆی ڕەوانەیەکایتر پێویست ناکایانی ئەمە یەکێکە لەو کێشانی کە تووشمانە بێ لە ڕاستێکە ڕۆژانە نەک بەس خەستەخانەکەی ئێمە بەڵکو هەموو خەستەخانەکان خەستەخانەکانی تر نەخۆشخانەکانی دیکە ئەتوانن کەسێک بۆ نمونە ئیحالە بکەن بنێرن بۆ لای ئەو بمێنێتەوە لێ لەبەر 400 خەریێڵێ و ئێمە بەشێکین لەو دەستگا تەندروستی یا لە تۆڕی ئەو دەستگا تەندروستی کە لە ناو شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانە هەیە ئێمە جاری وایە نەخۆشمان لە نەخۆشخانە ئەهلەکانەوە وەرگرتووە نەخۆش هەیە لە خەستەخانەی فاروقەوە لەوە یەت بۆ ئەم نەخۆشخانەیە کە ئەو نەخۆشخانەیەکی گەورە و دیارە و نەخۆشخانەیەکی پێشکەوتووە بەڵام جاری وایە لەوێشەوە نەخۆشمانەیە بۆ ئێرە لەوێژ نەخۆشمان هەیە کە ڕەوانەی ئێرەیەکەن لە خەستەخانەکانی تریشەوە نەخۆشەکان ڕەوانەی ئێرەیەکرێت جاری وایە لە شارەکانی تریشەوە ئێمە بەشێکین لەو تۆڕی دەستگا تەندروستی کەوا لە شاری سلێمانیا هەیە و لە هەرێمی کوردستانە هەیە ئێمە جیاکراوە نین زۆر جار هەیە نەخۆشەکان لە نەخۆشخانەکانی تر یاخود هەر دکتۆرەکانی خۆمان ئێستا ئێمە دکتۆرەکانی ئێمە پزیشکەکانی ئێمە ئەم پسپۆڕانە لە نەخۆشخانەکانی تر ئێشەگریان هەیە خەفارەتیان هەیە ئێمە دکتۆری هەناوەکانمان دکتۆری جەڕاحەکانمان دکتۆری ئەوانی کەوا پسپۆڕی ئێسکوشکاوین لە نەخۆشخانەی فریاکەوتن لەوێ ئەوانیش دیسانەوە ئێشەگریان هەیە خەفارەتیان هەیە ئەو نەخۆشانی کە لەوێ ئەیبینن بڵێ لە ڕۆژی دواییە ئەوانش ڕەوانی ئێرەکەن و لێرابینەوە هەندێک نەخۆش هەر تایبەت بۆ ئەم نەخۆشخانەیان لێ لەبەرەوەی لەوانەیە پێویستکە ئەو خەدەماتی کە لێرە هەیە پێویست بۆ نەخۆشە بکات گەشتێ دەرەنجامی کە خەستەخانەی شار ناوەکەی بەخۆیەتی بۆ هەموو شارە ئەتوانن هەموو کەسێک سەردانی بکات هەر کەسێکش لە خەستەخانەی کە جێی نیشتە جێبوونی نەبوو بۆ نمونە بمێنێتەوە لۆدێکی زۆر لەسەر و خەستەخانەیە هەبوو ئەتوانێت سەردانی نەخۆشخانەی شار بکات بەتەشی دوایە ئەو حاڵەتانە هەمووی
پەیوەندی بێکۆی ئێمە نەخۆشخانەیەکی جیانین نە ئێمە جیان بتوانین هەمان ئیشەکەن هەمان ئیشەکەن ئێمە تاواکەری ئیشەکە ئێوانن ئەوان تاواکەری ئیشەکە بەڵام ئێمە بە شێوەیەکی گەورەتر بەڵێ مجەمەعێکی گەورەترە ئەمە گەورەترە ئەم نەخۆشخانەیە ئەگەر بتوانرێ هەمووی ئەگەر تووشی ئەم قەرەیانی دارایی و ناڕەحەتی ئەم 2 ساڵی دوایی نەبووینایە و بتوانرایە هەموو بەشەکانی نەخۆشخانەکە کە ئێستا هەندێکی نەکراوەتەوە بە شێوەیەکی بەردەوام و ڕێکوپێک بەکاربیێنرایەوە هەموو قاوشەکان بەو شێوەی کە خۆمانەمانوێز بکرایەتەوە و بەشی با بڵێن فریاکردنەکەی بکرایەتەوە ڕەن بێ بیتوانیا ئەو خزمەتی ئێستای کات چەند قات و چەند بارە ببوایەتەوە لەوەی کە ئێستا هەیە بەڵام بەداخەوە ینی لەبەر نەبوونی ئیمکانیات و لەبەر نەبوونی ستاف ینی ئەو ئیشە نەکراوە تا ئەم وەزعیش بەردەوام بێ ڕەن بێ نەتوانین هەنگاوی زیاتر بنین بەڵام ئەگەر ئەم وەزع بەبارێکا لەداهاتوە ئەتوانرێت ئەم نەخۆشخانەیە چەند قاتی ئێستا ئەو خزمەتە بکە بە خەڵکی کەوا ئێستایکە زۆر چاکە زۆر سواز بۆ دکتۆر فەریبوون کە لەگەڵمانە بووی ئەزیزان و خۆشەویستانی NRT ئێستا لێرە کۆتایی هێنین بە بڕگەی هۆشایی تەندروستی هیوادارم سوودتان بینی بێت لەم بڕگەیە و ڕێنمایەکانی دکتۆرتان بە هەند وەرگرت بێ تا بڕگەیەکی کە بەخواتان ئەسپێرم هەموو لایەکتان تەندروست بن.